ڕۆژێکی گەورەتر لە پێشە کە پێوترێ ڕۆژی عەرەفە. ڕۆژی عەرەفە ئەو ڕۆژەیە کە خوای گەورە سوێندی پێخوا فەرمێ وەالشەفعی وەالوەتر. دیارە شەفع ڕۆژی قیامەتە، وەتریش ڕۆژی عەرەفەیە. ئەو ڕۆژە ئەو ڕۆژەیە کە هاوشێوەی قیامەت خەڵک کۆبێتەوە، ئەوەی ئەو مەشهەدەی بینی بێ خەڵک ببینێ بۆ ناڕەحەتی و لە ناو ئەو تۆز و خۆڵ و لەژێر ئەو گەرمایە بەڕاستی مەشهەدێکی بچکۆلی قیامەتیەتە بەرچاو کە ئەزانێ ڕۆژێک دێ هەموو ئەو عەبدانە ئەوانەی کە لە حەج بوون و ئەوانەی کە نەشهاتون هەمویان لە ڕۆژی قیامەتە ئاوا کۆکرێنەوە. بۆیە ڕۆژێکی گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم فەرمێ گەورەترین ڕۆژ لای خوای گەورە ڕۆژی عەرەفەیە، بۆیە زۆرترین گەرنیتی ئازاکە. بە مەلایکەتەکانە فەرمێ مەلایکەتەکان ئەمانە بۆچی هاتوون؟ بۆ لێ خۆشبوونی من. بەڵێ فەرمێ ئێوە بشاید بن ئەوان من لێیان خۆش بوون. بۆیە لەو ڕۆژەیە شەیطان لە هەموو کاتێ زەلیلترە. فەرمێ هیچ ڕۆژێ نەبینراوە شەیطان بەقەدەر ئەو ڕۆژەی عەرەفە زەلیل بێ. کەواتە مادەم ئەو زەلیلە با ئێمە بەعیزەت بین، با ئێمە گەورە بین، با ئێمە دەستی تیا بۆشێنین، چاکەی تیا بکەین، نوێژی تیا بکەین، عیبادەتی تیا بکەین، خێری تیا بکەین، زیکری تیا بکەین. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم فەرمێ چاکترین ڕۆژ ڕۆژی عەرەفەیە و چاکترین زیکرێک پێغەمبەرانی پێش من و منیش وتە بێتمان ئەو زیکرەیە کە بڵێ لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. أم ذكر بردوام لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. أو ذكر بردوام أوانيك لحج أوانيك ليرن بيريان نتشي. أو روجي دعاية روجي ذكرى روجي بارانوية. أو روجي كحرشي لدلتايا بران برخواي قورا بيليت جاگە دەستێ نەگەیشتە ئەو مەشهەدە و ئەو شوێنە پیرۆزە توانی خۆخۆیتە ماڵێکی پەروەردگارەوە هەر مزگەوتێ بێ دوعای تیا بکەیت، تیاپاڕیتەوە، هەرچی لە دڵتایە داوا بکەیت، چکە ئەم ڕۆژە دووبارە نابێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم فەرمێ ئەو ڕۆژە ئەو ڕۆژەیە کە خوای گەورە زۆرترین گردن ئازایی لە عەبدەکانی قوبوڵەکات. ومێ دەکەم ئەو ڕۆژە ئەگەتیایە بە ڕۆژوو بێت ساڵی پێشتر و ساڵی داهاتووتریش خوای گەورە لێ خۆش بێ. ئەمە دەچیەکەوێ کە ئینسان ساڵی داهاتووتریش لە تاوان بە زەمان سفر بوو بێتەوە بۆی کە ئەم عەرەفەیە بە ڕۆژوو بووە. ئەنجا ئەمانش هەمووی تێکەڵ کێشەکرێ، هەموو ساڵێ بە ڕۆژوو بە ساڵی پێشتر و ساڵی داهاتوو ساڵ تاوانێ نامێنێ. بۆیە ئەم ڕۆژە ڕۆژێکی گەورەیە لەوانەیە جارێکی لە تەمەنی من و تویا دووبارە نەبێتەوە. هەوڵ بین ئینشاءڵڵا هەموو جژنەکانمان کاتێ بکەین بە دڵخۆشیەوە بیکەین. واتە کۆمەڵی عیبادەت و چاکە و ڕۆژ و زیکر و دوعا و خێرمان کردبێ ئەنجا بچینە جەژنەوە بۆی کە دڵمان بە جژنەکانمان خۆش بێت. فعلیان هەستکەین جژنە. ئەو ڕۆژە جژنی موسڵمانە کە بە ڕۆژوو بۆ پێشەکی جارە ڕەمەزانە بێ یاخود لە قوربانە بێ کە ئەسکا خوای گەورەی لێ ڕازی بوو، ئەسکا گردنی لە ئاگر ئازاد بوو، ئەستەکا خوای گەورە فەزلی لەگەڵ نوانەوە.